سڵاوتان لەبێ. بوومەلەرزە چۆن ڕوودەدات؟ بۆ وەڵامتانەوەی ئەم پرسیارە یەکەم جار پێویستە ئاماژە بە پێکاتەی گۆی زەوی بکەین کە لە دوو بەشی ناوەندی ناوەوە لەگەڵ ناوەندی دەرەوە پێک دێت، لەگەڵ بەرگی سەرەوە و بەرگی خوارەوەی زەوی، هەروە توێکڵێکیش کە ڕووی زەوی داپۆشیوە. هەرێک لە بەرگی سەرەوە کە لەگەڵ توێکڵی زەوی پێکەوە چینێکی بەهێز پێکدێنن پێی دەوترێت توێکڵی ڕقی زەوی. هەرچی توێکڵی ڕقە ئەوە لە چەند چینێک و پلێتێکی دیکە پێک دێت کە بە ئاراستەی جیاواز دەخولێنەوە. لە حاڵەتێکدا ئەگەر ئەم پلێتانە بەر یەکتر بکەون دەبێتە هۆی دروستبوونی بەرزایی یاخود شاخ. ئەو چین و پلێتانە لە حاڵەتی جوڵەیەکی زۆر هێواشدان بە تەنیشت یەکترەوە بەبێ ئەوەی بەر یەکتر بکەون یان لە یەکتر دوور بکەونەوە. بەڵام کاتێک لە خاڵێکدا بەر یەکتر دەکەون ئیتر وەستانی جوڵەش لە پلێتەکاندا ڕوودەدات. ئەوەش دەبێتە هۆی کەڵەکەبوونی وزە لەو خاڵ و شوێنانەی بەرکەوتنەکە تیاندا لەسەر زەوی ڕوویداوە. لەبەرەوەی جوڵەی بەرگە زەویش بەردەوامە لێرەدا پلێتەکان دەست دەکەنەوە بە جوڵە و بەریەککەوتنەکە دەترازێ و پلێتەکان لێک دەبنەوە و شێوە تەقینەوەیەک لەسەر ڕووی زەوی ڕوودەدات. دەست بەجێش وزە کەڵەکە بۆکە دەردەچێت لەسەر شێوەی بوومەلەرزە. بوومەلەرزەکەش لەسەر شێوەی سێ شەپۆلی وزە دەست بە دەرچوون دەکات. شەپۆلی سەرەکی بە شێوەی لەرینەوەیەک لە ناکاودا هەستی پێ دەکەین کە وێزگەکانی بوومەلەرزەزانی دەتوانن لەسەر زەوی تۆماری بکەن. ئەو شوێنەی دەکەوێتە ژێر ناوەندی تەقینەوەکەوە پێی دەوترێت چەقی ناوەکی بوومەلەرزەکە کە ئەو شوێنەشی ڕاستەوخۆ لەسەر ڕووی زەوی دەکەوێتە سەر شوێنی تەقینەوەکە پێوترێت چەقی دەرەکی بوومەلەرزەکە کە لێوە زنجیرە شەپۆلێک دەردەچێت بە شێوەی جیاواز و لا لەرینەوەی یەکەمەوە تۆمار دەکرێ و زۆربەی جار دەبێتە هۆی زەرەر و زیانی مادی و گیانیش. زۆربەی ئەم بوومەلەرزانە دەکەونە ئەو شوێنانەی کە بە پشتێنەی پلێتی زەوی ناو دەبرێن. لە هەموو جیانیشدا مەترسیدارترینیان ئەوانەیە کە بە ناوچەکانی دەوری زەریای هێمندا تێدەپەڕێ و لە خۆرهەڵاتەوە بۆ خۆر ئاوا یاخود لە ژاپۆنەوە بۆ کەناراوەکانی ئەمریکا هەستی پێدەکرێت. بە جۆرێک هۆکاری سێ لەسەر چواری ئەو بوومەلەرزانەیە کە لە هەموو جیهاندا ڕوودەدەن. تا چه ئاستێک دەکرێت بوومەلەرزە کاولکار و کارەساتبار بێ؟ وەڵامیان پرسیارە پشت دەبەستێت بە ڕوودانی بوومەلەرزەکە لە ناو پشتێنەی پلێتی زەوی کە پێشتر باس کرا لەگەڵ ئەو گوڕەی کە لەسەر پێوەری ڕێختەر تۆمار دەکرێت و پێوانەی بوومەلەرزەکەی پێ دیاری دەکرێت. لێرەدا زۆرێک ئەو پرسیارە دەکەن کە ئایا جیاوازی لە گوڕی بوومەلەرزەدا چییە؟ بۆ نمونە جیاوازی بوومەلەرزەیەک چییە کە بە گوڕی 5.1 پلە لەگەڵ بوومەلەرزەیەکی تر کە بە گوڕی 6.3 پلە بێت. چۆن یەکەمیان زیانێکی مامناوەندی لێ دەکەوێتەوە لەسەر زەوی لە کاتێکدا دووەمیان زەرەر و زیانێکی گەورە و وێرانکەر دروست دەکات. وەڵامی تەواوی ئەم پرسیارەش دەزانین لە ڕێی ئاماژەکردن بەوەی کە جیاوازی لە نێوان پلەکانی ڕێختەردا لۆگاریتمیە. بەو مانایەی حسابی نییە و زیادبوونی هەر پلەیەک لە پێوانی ڕێختەردا دەبێتە هۆی زیادبوونی بەرامبەری ئەو پەڕی شەپۆلی بوومەلەرزەکە. هەروەها لە ڕووی پێوانی توندیەوە بوومەلەرزەیەک بە گوڕی 6 پلە لەگەڵ بوومەلەرزەیەکی تر بە گوڕی 7 پلە جیاوازیەکەیان دەگاتە 148 ئەوەندە.